بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو و ئازیزان لە بژمارەی ئەمجارەدا باز لەوە دەکەین کە زیاتر لە 1 تریلیۆن دیناری حکوومەت لای کۆمپانیاکانە بزانین چۆن. بێگومان لە ساڵی 2010 و 2011 حکوومەتی هەرێم ژمارە قەرزیدا بە ژمارەیەک با بڵین کۆمپانیا کە نزیک بوون لە هەردوو حیزبی دەسەڵاتدار و هەندێک کۆمپانیای دیکە بۆ ئەوەی کە ئیش و کار پێوە بکەن و لە کاتی خۆیدا بیدەنەوە و بەپێی یاساش ئەو قەرزانە لە 11 سوی ئەچێتە سەر ئەگەر لە کاتی خۆیان دوابکەویان ئەگەر تەنانەت بشدرێتەوە هەر قەرزی بانکی ئەچێتە سەر قەرزی حکومەت لای کۆمپانیاکان 429 میلیارد دینار زیاتر قەرزی با بڵین حکوومەتە لای کۆمپانیاکان بڕی سوی بانکی وتمان لە 11 ئەچێتە سەر لە ساڵی 2012 کۆیکی تۆ تا ساڵی 2022 540 میلیارد دینار زیاتر ئەمە سوی بانکی چۆتە سەر ئەو 429 میلیارد دینارە بڕی سوی بانکی تا ئەیلولی 2005 ئەوە تا 2022 بوو تا 2025 ئەکاتە چەند ئەکاتە 720 میلیارد دینار زیاتر کە ئەو سوی بانکێ چێتە سەر ئەو قەرزانە کۆی گشتی قەرزەکە بە قەرزە ئەسڵیەکە و بە سوی بانکێکەوە ئەکاتە چەند ئەکاتە 1 تریلیۆن و 149 میلیارد دینار لای کۆمپانیاکانە هی حکوومەتە بڕی قەرزی وەرگیراوە لە کۆمپانیەکان تامان لە یاسای چاکسازیە حکوومەت مولزم کرا کە ئەو قەرزانی لای کۆمپانیەکانە وەری بگرێتەوە هەندێک لە کۆمپانیەکان ئەو مڵکوماڵی کە هەیەە وەکو قەرز حکوومەت وەری گرتوێتەوە خەم لەنداوە بای 110 میلیارد دینارە پاری کاش ئەوەی کە بە کاش بە پارە وەری گرتوێتەوە لە کۆمپانیەکان 25 میلیارد دینارە ئەگەر 25 و 110 کۆ بکەینەوە ئەکاتە 135 میلیارد دینار حکوومەت پاری قەرزی لە کۆمپانیەکان بە کاش و ئەو مڵکانی کە با بڵین لە بری قەرز وەریگرتوون یا خستوێت تێمەزادەوە یان ئەی خاتە مەزاتەوە لە داهاتوە وەرگرتوێتەوە باش ئەی قەرزی حکوومەت لای کۆمپانیەکان کۆی گشتی قەرزەکە وتمان 1 تریلیۆن و 149 میلیارد دینارە قەرزی وەرگیرا و 135 میلیارد دینارە چەندێکی ماوە یعنی ئەوی پاری لای کۆمپانیەکانە 1 تریلیۆن و 14 میلیارد دینار هی حکوومەت لای کۆمپانیەکان ماوە ئەگەر ئەمە وەربگیرێتەوە ئەکاتە موچە 1 مانگی موچە خۆرانی هەرێمی کوردستان بە خانە نشینانیشەوە بەڵام لای کۆمپانیەکانی نزیک لە یەکێتی و پارتی و هەندێک کۆمپانیای دیکەوە لەم ڕۆژانی ڕابردووشە وەزارەتی دارایی بەیاننامەی دەرکرد لەسەر ئەم قەرزانە و وەرگرتنەوەی و هەندێک لە مڵک و ماڵی با بڵین هەندێک لەو کۆمپانیانەی خسۆتە مەزادەوە بۆی کە لە بری قەرزەکان وەریگرێتەوە ئەوەی لە بەژمارەی ئەمجارەدا باسمان کرد زیاتر لە 1 تریلیۆن دینار حکوومەت قەرزی لای کۆمپانیاکانە.